مناوی خۆی بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەتی خۆی پەروەردگارتان لێبێت. لەوانەی 27ەمی علومی قورئاندا بە خزمەتتان دەگەینەوە کە ئەو دەرسێش تەواوکەری دەرسەکەی پێشوویە، هەر باسە لە قیرائات کە لە دەرسی ڕابردوودا شەرحی حەدیثەکەی پێغەمبەرمان کرد صلی الله عليه وسلم. ناچینەوە سەری بۆ ئەوەی فریا بکەوین بە کورتی، هەندێک زانیاری دیکە باسکەین کە باسمان کرد قورئان دروستە بە 7 لەهجەی زمانی عەرەبی بخوێندرێتەوە. بێگومان عولەما دەفەرمون تەنها و تەنها ڕێگا پێدانەکە لە دەربڕیندا جائیزە، دەنا لە نووسین و شێوازی نووسیندا دەبێ هەمان ئەو شێوازە بەکار بهێندرێ کە کاتی خۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا لەگەڵ کاتی بوحیەکان بۆ کاتی بوحیەکانی خوێندۆتەوە و کاتی بوحیەکان بەکاریان هێناوە. دواتر ئیمامی عوثمان قورئانی پێنووسیوەتەوە، موسحەفی پێنووسیوەتەوە کە دیارە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم خەلیفەکاندا و ئیمامی عوثمان و دواتریش هەتا لە سەردەمی تابعین و تابعی تابعینیش و ئێستاشی لەگەڵدا بێت زۆر بەدەگمەن نەبێت، قورئان تەنها بەو شێوازە ڕەسمە نووسراوەتەوە و دەنووسرێتەوە کە ئیمامی عوثمان کاتی خۆی لە سەردەمی خۆیدا قورئانی پێ نووسیوەتەوە و دواتر کۆپی کردووە و لەبەری گرتوتەوە و ناردوێتی بۆ وڵاتانی ئیسلامی، کەواتە خلاف ئەگەر هەبێ طبعا تەنها لە بەکارهێنانی زمانە، ئەویش لەبەر ئەوەی کە کەسەکان هەمویان نەیانتوانیوە لەهجەی قوڕەیش بەکار بێنن لە گوتندا، دەنا لە نووسیندا قورئان هەمووی بە لەهجەی قوڕەیش نووسراوەتەوە و ئەوەی کە پێغەمبەر تەصدیقی کردووە صلی الله عليه وسلم، ئەوەی کە خەلیفەکان تەصدیقیان کردووە، سەحابە تەصدیقیان کردووە، یەک شێوازی نووسینی قورئان بووە. قورئانەکان بە هیچ قیرائەتێک و بە هیچ لەهجەیەکی دیکەی زمانی عەرەبی نەنووسراونەتەوە، تەنها ئەوە نەبێ کە ئێستاشی لەبەردەستی ئێمەدایە. ئەو قیرائەتانەی کە پێیان دەگوترێت قیرائاتی سەبع، ئایا لەگەڵ ئەو سەبعەتە ئەحروفەی کە پێغەمبەر باسی دەکات صلی الله عليه وسلم هەر یەکن؟ بێگومان نەخێر. ئەو سەبعەتە ئەحروفەی کە قورئانی بەسەردا پێ هاتۆتە خوار پێغەمبەر مەبەستێتی صلی الله عليه وسلم 7 لەهجەکەی زمانی عەرەبین کە هەموو مفەسرین دەفەرمون و ئەوەشی کە ئێستا قیرائاتی سەبع دەخوێنێتەوە یان زیاتر لە قیرائاتێک دەخوێنێتەوە ئەو حەدیثێکی دەکا بە دەلیل، بەبێ گومانی بە دەلیل هێنانەوەی حەدیثەکە لە شوێنی خۆی نییە. حەدیثەکە تەنها بەڵگەیە لەسەر ئەوەی کە قورئان خوێندنەوە بە قیرائاتی سەبع و عەشر و سەبعەتە ئەربعەتە عەشر ڕێگە پێدرا و جائیزە. دەنا سەبعەتە ئەحروفەکە مەجالەکەی فەراحترە، فراوانترە لە 7 قیرائەتەکان و سەبعەتە ئەحروفەکە طبعا ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەیاتدا بووە، لە ژیاندا بووە پیادە کراوە و پەیڕەو کراوە، بەڵام قیرائەتەکان طبعا دواتر شتیان لەسەر گوتراوە و شتیان لەسەر نووسراوە. بۆیە زانایان دەفەرمون قیرائاتی سەبع لەگەڵ ئەو سەبعەتە ئەحروفەی کە پێغەمبەر باسی دەکات صلی الله عليه وسلم دووشتی جیاوازن. سەبعەت ئەحروفەکەی حەدیثەکەی زۆر گشتیترە لە 7 قیرائەتەکان. پاشان کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی قورئان بەسەر بە 7 پیت هاتۆتە خوارێ و بۆ 7 پیتە بخوێنەوە، ئەو کاتە قیرائەتەکان نەبوون، خۆ ناکرێت پێشەوەی هەبن پێغەمبەر صلی الله عليه وسلم باسییان بکات، کەواتە سەبعەتە ئەحروف لەگەڵ قیرائاتی سەبع دووشتی جیاوازن و وەکو یەک نین. ئایا تەنها 7 قیرائەتمان هەیە؟ بێگومان طبعا تەنها 7 قیرائەتمان نییە، ئێمە 14 قیرائەتمان هەیە. لە 14 قیرائەتی دەیان صحیحن و زۆرێک لە عولەما دەفەرموت هەردەیان متەواتر و زۆریش بەربڵاون لە ناو زانایانی موسڵماندا، کەواتە سەبعەتە ئەحروف لەگەڵ قیرائاتی سەبع یا لەگەڵ قیرائەتەکان دووشتی لە یەکتر جیاوازن و یەک نین. حەدیثەکە تەنها بەڵگەیە لەسەر ڕێگەپێدان، نەک وەک دەڵێ دیاریکردنی 7 قیرائە و
و پیشان بدەیت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەصدیقی ئەو حەوت قیرائەی کردو و قیرائەتەکانی دیکەی بەلا ناوە. بابەتێکی دیکە لەسەر ئەو قیرائەتانە کە ضرورە ئاگامان لێی بێت ئەوەیە کە لەهجەی قوڕەئیش طبعاً ئەو لەهجەیە کە لەناو عەرەبەکاندا زۆرترین فەساحەت و بەلاغەتی تێدا بووە بە حکمی ئەوەی کە قوڕەیشیەکان هەم طبعاً گەڕاون بەناو هەموو قەبائیل و تیرەکانی عەرەبیدا هەموو لەهجات و وەک دەڵێ زمانەکانی دیکەی زمانی عەرەبیان دیوە و شتە جوان و باشەکانیان لێ وەرگرتوون و هەمیش بە حکمی ئەوەی کەعبەی پیرۆز لەناو مەککەیدا بوو و خەڵکی لە هەموو شوێنەوە هاتوونەتە ناو مەککەی خەڵکی مەککە و قوڕەیش تێکەڵی هەموو عەرەبەکان بوون زمانی قوڕەیش لەهجەی قوڕەیش گشتیترین و وەک دەڵێ تەواوترین وەک دەڵێ لەهجە بووە لەناو لەهجەی عەرەبەکاندا بۆی خوای گەورەش قورئانی بە لەهجەی قوڕەیش ناردۆتە خوارێ. ئەی ئەگەر بگوترێ بۆچی طبعاً مادام وایە خوای گەورە تەنها ڕێک وەک دەڵێ مادام بەلۆغەتی قوڕەیش قورئانی ناردۆتە خوارێ و وەک دەڵێ بەلۆغەتی قوڕەیش قورئان نووسراوەتە خوارێ بۆ خوای گەورە تەنها ڕێگای بەوان نەداوە. ئەویش وەڵامەکەی ئاسانە لەبەر ئەوەی کە تێگەیشتن لە لۆغەتی قوڕەیش شتێکە و قسەکردن بە لۆغەتی قوڕەیش شتێکی دیکەیە هەرچی عەرەب هەیە لە لۆغەتی قوڕەیش تێدەگەیشت بەڵام هێندێک لە شێوازی دەربڕینی حرف و پیتە و حرەکەکان کە قوڕەیش بەکاریان دەهێنا لەکن عەرەبەکانی دیکە قورس و گران بوون بۆیە بەڵێ هەموو عەرەبەکان لە لۆغەتی قوڕەیش تێدەگەیشتن بەڵام قوڕەیشیەکان وەک دەڵێ نەیان دەتوانی بە زمانی قوڕەیشیەکان دقیق قسە بکەن. کەی طبعاً علمی قیرائات سەری هەڵداوە قیرائات وەکو علمی تەلەقی و وەرگیرا و هەر لە سەردەمی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هەبووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم معلومە قورئانی کە وەرگرتووە لە جیبریل وەریگرتووە بە شێوەی دەماودەمی کە گەیاندوێتی بە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەماودەم بە سەحابەکانی گەیاندووە سەحابەکان دوای خۆیان کە تابعینیان فێر کردووە دەماودەم فێریان کردوون تابعین کە دوای خۆیانیان فێر کردووە دەماودەم فێریان کردوون چونکە باسمان کرد کە موسحەفەکانی ئەو کادیا نەبوون لە بەردەستدا نەبوون یا ئەو موسحەفانەشی کە هەبوون تەنها ڕسمی پیتەکانی تێدا بوو باسمان کرد کە نە نوقتە هەبوو نە حەرەکە هەبوو فەتحە کەسرە ضەممە هیچی نەبوو بۆیە هیچ کەسێک لەخۆوە نەیدەتوانی دقیق بەو شێوازە قورئان وەرگرێت کە پێغەمبەر هێناویەتی صلی الله عليه وسلم بۆیە علمی قیرائات بەو معنای کە مامۆستایەکت هەبێ لە ئەوەلەوە تا ئاخیر گوێت لێ بگرێ لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم سەرچاوەی گرتووە و لە سەحابەکانەوە سەرچاوەی گرتووە لە تابعین سەرچاوەی گرتووە کە لە جیلی یەکەم و سەدەکانی یەکەمدا قورئان تەنها بەو شێوازە طبعاً بەدەماودەمی مامۆستایەکە بۆ تەڵەبەکەی خوێندوتەوە و تەڵەبەکەش لای مامۆستاکەی خوێندوویەتیەوە ئیعتیمادی زۆریان لەسەر بیستن بووە نەک تەماشاکردن و سەیرکردن وەکو باسمان کرد چونکە قورئانەکان وەکو ئێستا حازرکرا و ئامادەکراو نەبوون. چەند قیرائاتمان هەیە طبعاً حەوت قیرائاتی طبعاً متەواترمان هەیە کە هیچ قسەیەکیان لەسەر نییە سێ دانەیمان هەیە صەحیحە ئەویش زۆرێک لە عولەما دەفەرمون ئەوانیش متەواترن و چوار قیرائاتیشمان هەنە کە پێیان دەوترێت قیرائاتی شاذ حەوت قیرائەتەکان کە مەشهورن قیرائاتی نافعمان هەیە نافع عاصیم حەمزە عەبدوڵای کوڕی عامیر عەبدوڵای کوڕی ئیبن کەثیر کە پێی دەوترێت قیرائاتی ئیبن کەثیر ئەبوو عەمری بنی عەللا عەلی کەسائی ئەوانە قیرائاتەکانن کە ئێستا مەشهورن ئەوانەم دەوێت ئاگاتان لێی بێ نافع عاصیم حەمزە عەبدوڵای کوڕی عامیر عەبدوڵای کوڕی ئیبن کەثیر ئەبوو عەمری کوڕی عەللا عەلی کەسائی چوار قیرائەت سێ قیرائەتەکەی دیکەش کە صەحیحن بەڵام هێندێک لە عولەما دەفەرمون ناگەنە دەرەجەی تەواتر ئەبوو جەعفەر یەعقوب خەلەف ئەبوو جەعفەر خەلەف یەعقوب
چوار قراءاتی دیکە کە پێیان دەگوترێت قراءاتی شاذ و زۆر ئیعتیمادیان ناخرێتە سەرێ قراءاتی حەسەنی بەسری، ئیبن محەیسین، یەحیای یەزیدی، ئەعمەش کە هەمویان بەیەکەوە حەوت سێ چوار دەبن بە چواردە قراءاتمان هەیە. چواردە قراءات حەوتیان متەواترن، سێیان صحیحن و هێندێک دەفەرمون ئەوانیش هەر متەواترن، یعنی قراءاتی عەشر ئەگەر ئەو دەیانە بن معتەبەر و باوەڕ پێکراون. چوار قراءەتیشمان هەیە شادن کە ئەوە دەگمەن تەبەن خەڵک پێی خوێندون و هێندێک جۆری خوێندنەوەیان تێدایە لای عولەما قسەیان لەسەرە. علمی قراءات کەی داهاتووە و کەی داهێنراوە و کەی نووسراوە دەفەرمون 300 ساڵ دوای وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەرەتای قەرنی چوارەم یا کۆتایی قەرنی سێهەم دەستکراوە بە تەدوینکردن و نووسینی زانستی قراءات یا قسەکردن لەسەر قراءاتەکان کە یەکەم کەس کە کتێبی نووسیوە لەسەر ئەو بابەتە ئەبوو عوبەیدەی قاسمی کوڕی سەلامە، ئەبوو حاتەمی سنجانیە، ئەبوو جەعفەری تەبەریە، ئیسماعیلی قاضیە کە ئەوانە وەکو گوتم لە کۆتایی سەدەی 3 هیجری یان سەرەتای سەدەی 4 هیجری لەو بابەتەدا شتیان نووسیوە. چۆن بزانین قراءەتێک صحیحە یا مەرجی قراءاتی صحیح چی بوون؟ طبعا مەرجی قراءاتی صحیح یەکەمیان تەواتور علمی حەدیث، یعنی دەبێ قورئانەکە ڕیوایەتەکە هێندە ژمارەیەکی زۆر لە سەحابە ڕیوایەتیان کردبێ مەحاڵ بێ ئەو ژمارە زۆرە لەسەر درۆ کۆ ببنەوە. وەلحاصڵ ژمارەی ئەوانەی کە ڕیوایەتی ئاەتەکان یان کردو ئاەتەکانیان گەیاندووە و نەقڵیان کردووە دوو پێ ژمارەیان هێندە زۆر بێ ڕێی تێنەچێت لەسەر درۆ کۆ ببنەوە. مەرجی یەکەم. مەرجی دووەم ئەوەیە کە دەبێ ئەو قراءەتەی کە ڕێگا پێدراوە دەبێ دەقا و دەق متابق بێ لەسەر لەگەڵ یاسا و ڕێساکانی زمانی عەرەبیدا. خاڵی سێهەم یا مەرجی سێهەم دەبێ قراءەتەکە سەحابەیەک لای کەمی یا زیاتر لە سەحابەیەک گەیاندبێتیەوە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. و مەرجی چوارەم ئەوەیە کە دەبێ قراءەتەکە مطابق بێت لەگەڵ ئەو موسحەف و نووسراوەی کە لەسەر دەمی ئیمامی عوسماندا هەبووە خوای پەروەردیگار لێی ڕازی بێت. قراءەتەکانمان باسکردن کە حەوت قراءەتمان هەیە کە یەکەمیان طبعا حەوتیان کە پێیان دەگوترێت قراءاتی متەواتەرە و یعنی بەربڵاو، سێ دانەیان صحیحن، چوار دانەی دیکەیان شاذن و دەگمەنن. بەڵام ئایا لە جیهانی ئیسلامیدا کام قراءەتە زۆرتر طبعا قسەی پێ دەکرێت. حەوت قراءەتەکان القوراء السەبع حەوت قاریئە مەشهورەکە چێن؟ عەبدوڵای کوڕی ئیبن کەثیری مەکی کە ساڵی 120 وەفاتی کردووە، نافعی کوڕی عەبدوڕەحمان کە ساڵی 169 کۆچی کردووە، عەبدوڵای کوڕی عامیری دیمەشقی ساڵی 1018 وەفاتی کردووە، ئەبوو عەمری کوڕی عەلای بەسری ساڵی 154 کۆچی، عاسیم ئەوەی کە ئێمە پێی دەخوێنین ئیبن ئەبی نەجوەی کوفی ساڵی 127 کۆچی کردووە، حەمزە ساڵی 156 کۆچی کردووە، کەسائی کە بە قراءەتی حەمزە مەشهورە ساڵی 189 کۆچی کردووە. و سێ قراءەتەکەی دیکە ئەبوو جەعفەر یەعقوب خەلەف کە ساڵەکان باز ناکەین لەبەر درێژ نەبوونەوەی کات. چوارەکەی دیکە کە شازن ئیبن محەیسین، یەحیای کوڕی مبارەک، حەسەنی بەسری، سلێمانی کوڕی میهران کە ئەوانەش چوار قراءەتەکانن. ئەوەی کە ماوە قسەی لەسەرکەین و پێویستە قسەی لەسەرکەین ئەوەیە کە قورئان ئەوەی کە لە بەردەستی ئێمەدایە ئەوەی کە کاتی خۆشی ئیمامی عوسمان نووسیویەتی بەو قراءەتی حەفس عن عاصیم. عاصیم ئەو کەسە بووە کە ئیمامی عوسمان لەگەڵ موسحەفەکەیدا ناردوێتیە کوفە
لەوێ طبعاً خەڵکێکی زۆر قورئانیان لە عاصم وەرگرتووە و عاصمیش بۆ خۆی گەورە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانی لێ وەرگرتوون کە یەکیان لەوانە زوڕی کوڕی حەبیش بووە ئەبوو عەبدوڕەحمانی سەلەمی ئەبوو عەمری کوڕی سەعید و ئەویش لە عەبدوڵای کوڕی مەسعود و ئەویش لە عوتمانی کوڕی عەفان و لە عەلی کوڕی ئەبی طالب گوێیان لێ بووە واتە مامۆستاکانی عاصم بریتی بوون لە ئیمامی عوثمان ئیمامی عەلی عەبدوڵای کوڕی مەسعود زەیدی کوڕی ثابت ئوبەیەی کوڕی کەعب کە ئەوانە گەورە زانا و گەورە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بوون و پێغەمبەر وفاتی نەکردووە هەتا ئەوانە قورئانیان بۆ پێغەمبەر نەخوێن بێتەوە و پێغەمبەر لە قورئانەکەیان ڕازی نەبوو بێت بۆیە قراءاتی حفظ عن عاصم طبعا لەناو هەموو قراءەتەکاندا مەشهورترینیانە ولا صدى 97 جیهانی ئیسلامی طبعا زۆرینەی جیهانی ئیسلامی عێراق شام زۆرینەی وڵاتانی مصر جەزیرەی عەرەبی هیند پاکستان تورکیا ئەفغانستان بە قراءەتی حفظ عن عاصم قورئان دەخوێننەوە و مصحفیش تەنها و تەنها تا ئەو ساڵانەی ئاخری نەبێت تەنها بە قراءەتی حفظ عن عاصم بوو ئێستا بۆ ئاسانکاری هەندێک لە قراءەتەکانی دیکە شێوازی نووسینەکەیان تەرتیب کراوە ئایا بۆ ئێمە ضرورە زیاتر لە یەک قراءات بخوێنین بێگومان نەخێر بۆ کەسی ئیماندار و مسلمان فێربوونی تەنها یەک قراءەت ضرورە و ئەویش ئەو قراءەتەیە کە مصحف و قورئانی پێنووسراوەتەوە تەنها و تەنها بۆ مانەوەی عیلمەکە بۆ مانەوەی زانستەکە ئەگەر لە وڵات و لە هەر شارێکدا چەند کەسێک هەبن قراءەتەکانی دیکە بزانن وەکو عیلم بۆی عیلمەکە نەمرێ بۆی زانستەکە نەمرێ دەکرێ بڵێن قراءاتی 7 و 10 و 14 فەرزی کیفایەن چەند کەسێک هەبن بیزانن بەڵام هەمومان خۆمان سەرقاڵکەین بە خوێندنی قراءەتەکان کە ڕۆژانەش قراءەتەکان لە خوێندنەوەدا تەطبیق ناکەین و پەیڕەو ناکەین ضرور نین و سەرقاڵکردن و مەشغوڵکردنی خەڵکی بە لەهەجاتی زمانی عەرەبی بەڕاستی بۆ ئێمە هیچ گرنگیەک و ئەهمیەتێکی نییە عەرەب کە طبعا کاتی خۆی نەیانتوانی وە لەهجەی قوڕەیش بەکار بێنن هاتوون بەنمونەوە ما ئەدراکە کردویانەوە ما ئەدریکە بۆ ئێمە ئەلف و یا هەر وەکو یەکن خۆ ئێمە عەرەب نین ئێمە ئەو قورئانەی ئەو زمانەی قورئانی پێنووسراوەتەوە زمانی قوڕەیشە و ئاسانترین زمانیشە بۆ ئێمە فێری ببین نزیکترین زمانیشە لە ئێمە فێری ببین کەواتە ئێمە خۆمان و قودابی و تەڵەبەکانیشمان تەنها لەسەر ئەو قراءەتەی کە مصحفی پێنووسراوەتەوە ڕابێنین بەسێتی خۆبڵاوکردن و خۆمەشغوڵکردن و خۆ سەرقاڵکردن بە لەهەجاتی زمانی عەرەبی هیچ مهمەیەکی تێدا نییە بەڕاستی یعنی ئەوە نییە تۆ ئاەتێک بخوێنیەوە بە حەول لەهجە بخوێنیەوە 7 جار خێرت گاتێ هەر ئەو ئاەتەی دەیخوێنی و 7 جار بە قراءەتی حفظ عن عاصم بخوێنەوە کە مەشهورترین طبعا قراءەتە و بەهێزترین سەنەدە و بەهێزترین مامۆستای هەبوون عاصم و بەبێ گومانیش دەگاتەوە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خێرت زۆرتر دەگاتێ بۆیە خۆمەشغوڵکردن و خۆ سەرقاڵکردن بە قراءەتە جیاوازەکان هیچ ضرور نییە تەنها بۆ هەندێک کەسی تایبەت نەبێت ئەویش بە ئەوەی عیلمەکە و زانیاریەکە نەمرێت بە ئومێدی شارەزابوون و ئەو کۆمەڵە معلوماتە تەنها بۆ ئەوە بوو بزانین کاتێک کە دەگوترێ قراءاتی 7 یا قراءاتی 10 یا 14 لە چیەوە سەرچاوەیان گرتووە و چۆن هاتوون وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين